ئەم بابەتە هەتا ئێستا بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان بە تایبەت وڵاتانی عەربی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئەمڕۆ سەرکردەی زۆرێک لە وڵاتانی عەربی و هەروەها بە بەشداریکردنی ئیسرائیلیش لە لووتکەی قاهیرە کۆبوونەوە. مەبەستمانە گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز ئەحمەد سەراجی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز ئەحمەد ئەم کاتت باش زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. دەمەوێت بپرسم کە بە بۆچوونی ئێوە وەکو شرۆڤەکارێکی سیاسی پێتان وایە ململانەکانی نێوان حەماس و ئیسرائیل لەوە زیاتر باڵدەکێشێت؟ في البداية أحييك وأحيي جمهور قناة لسرتادا سلااو لە بەڕێست و بینەرانی کوردستان 24 لە لایەکی دیکەوە دەمەوێت پرسە و سەرخۆشی خۆم بە خەڵکی فەڵەستین ڕابگەێنم بۆ ئەو هەموو قوربانیە و بۆ ئەو هەموو بریندارانەی کە لە ئەنجامی ئەم قەیرانە کەوتنەوە. بەڕای من ئەوەی لە غەزە ڕوویداوە زۆر لە قەبارەی حەماس گەورەترە، زۆر لە خەڵکی فەڵەستینیش گەورەترە. ئەمەش دەرخەر و بەڵگەی ئەوەیە کە ئەم ململانەیە ڕەهەندی دیکەی نێودەوڵەتی هەیە، بە تایبەتی ئەوەی کە لە نێوان رووسیا و ئۆکرانیا دەگوزارێت بۆ ئەوەی بتوانن ئاراستەی هاوکارەکانی ئەوروپا و ئەمریکا بەرەو ڕۆژەڵاتی ناوەڕاست بگۆڕن. ئەگەر بێت و ئەم شتە ڕاست بێت، ئەمە واتای ئەوەیە کە خەڵکی فەڵەستین کەوتۆتە تەڵە و کارەساتێکی گەورەوە. لە ئەنجامیشدا زیاتر لە 4000 کەس مردوون و 15000 کەس بریندار بوون و هەزاران باڵەخانەش ڕووخاون و خاپور کراون و هەزاران کەسی تریش ئاوارە بوون. تاکو ئێستاش نازانرێت چیتر ڕووی دەدات. ئاماژەکانی ئیسرائیلیش بۆ ئەنجامدانی هێرشی زەمینی و نیشانەی ئەوەیە کە قوربانیەکان زیاتر دەبن و حەماسیش نازانێت کە کاردانەوەی دواتر ئیسرائیل چ دەبێت لە بەرامبەر ئەو کارەی ئەنجامی داوە. یاخود ئیسرائیل هێرش دەکات یاخود نا، بەڵام وەڵامەکان لە هەندێک یاسا دیارن، بە تایبەتی ئەوەی کە ئاماژە پێکراوە کە گوتراوە کە بۆی هەیە ئیسرائیل بۆی هەیە دیرەکان بکوژن بۆ ئەوەی گفتوگۆڵە لەگەڵ حەماسدا نەکەن. و هەروەها ئەم وەڵامەی ئیسرائیلیش کە دەستدرێژی و بۆ سەر نەخۆشخانەکان و مزگەوتەکان و دەستدرێژی بۆ سەر هەموو ناوچەیەک. بۆیە ئێمە تەنیا ئەوەندەمان پێدەکرێت تەنیا دڵنەوەی خەڵکی فەڵەستین بکەینەوە بۆ ئەم شتە گەورەی بەسەریان هاتووە. وای کردووە ناوکەکە هەمووی بخنکێت، نەک تەنیا فەڵەستین. وای کردووە دنیای عەرەبی بکەوێتە هەڵوێستێکی لاوازەوە. من لە ڕێگە کەناڵەکەی ئێوەوە دەمێ ئەوە ڕابگەنم کە ئەوەی حەماس پلانی بۆ دانابوو بەبادا چۆ هیچی نەماوە. ئام هەموو بانگەشانە و خۆپشاندانانەی کە ئێستاش هەیە هیچ کاریگەریەکیان نابێت لەسەر دەسوەردانی ئەمریکا و خۆر ئاوا کە پشتگیری ئیسرائیل دەکەن. ئێمەش 6 جەنگمان تاقی کردوتەوە بە درێژایی 100 ساڵی ڕابردووە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە. دەرەنجامەکان تاکو ئەمڕۆ هەمویان دەرەنجامی کارەسات باربوون و لە بەرژەوەندی ئەوانە بوون کە دەسەڵاتیان هەیە ئەویش ئیسرائیلە. بۆیە تەنیا ئەومان لە دەستێ بڵێن خوا لە پشت خەڵکی فەڵەستین بێت، هیچمان لە دەست نایە جگەلەوە و نزایان بۆ بکەین و بۆیان بپارێنەوە. ڕەنگە ئەمە کەمترین شت بێت کە ئێمە بۆ ئەوانی بکەین، بەڵام ئەوەی کە ناوچەکە بکرێتە زەنگێکی گەورەترەوە ئەمە شتێکی زۆر دوورە بەڕاستی، چونکە بەڵگەشت بۆ ئەوە ئەوەیە کە ئەوە وڵاتین عەرەبی مەبەستە یعنی هاوڵاتیان سڤیلن یاژی حتا بەرپرسی بە یعنی هەڵوێستێکی لاوازە. ئەوە ئەم بینی مەسەنە بوونمونە گوپیت کە قاهیرەیە یا ئاشتیە سەرکردن وڵاتین عەرەبی این جیهانیش تێدا بەشدارن ji بووی ku چارەسەریەک هەبە. ئەوە هەڵوێستێکی باشە یان ژیە بەهێزە لاوازە دێ کاریگەریەکە وێر سەرعەت ببینین. نەخێر بەدڵنیاییەوە هەڵوێستێکی لاوازە. تاکو بڵێ هەڵوێستێکی لاوازە وڵاتانی عەرەبی پەیوەندەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردوتەوە. بەشی هەرە زۆریان دووهەمینیشیان وڵاتێکی گەورەی وەکو سعودیە کە وڵاتێکی گەورەی ئیسلامیە خەریکی سەردانیکردن بوون لە نێوان خۆیاندا. بەڵێ ڕاستە وەستاوە ڕەنگە بۆ ماوەیەکی دیاریکرا و وەستا بێت تاکو ئەم جەنگە سار دەبێتەوە دواتر هەر لایە و قسەی خۆی دەبێت. بەڵام کاتێک سعودیە ئەم هەنگاوە
داهاوێژێت لە ئەنجامی لێکۆڵنەوەیەکی استراتیژی بووە بەرژەوەندی سعودیە بۆ سعودیە گرنگترە هەموو لایەک بیر لە بەرژەوەندی خۆی دەکاتەوە هەموو لایەک بیر لە گەشەپێدانی بەرژەوەندەکانی خۆی دەکاتەوە بە هەمان شێوە ئێستا لە عراقدا کە پرۆژێ ڕێگە گەشەپێدان هەبوو شکستی پێهێنرا و ئێستا پرۆژەکە گواستراوەتەوە سعودیە و ئیسرائیل و دەریای ناوەڕاست ئەمە ئەوە پیشان دەدات کە سعودیە و ئیسرائیل چ بەرژەوەندیەکیان هەیە یاخود وڵاتانی دیکەش چ بەرژەوەندیەکیان هەیە ئەمڕۆ وڵاتانی کە پەیوەندی خۆیان ئاسایی کردێتەوە شەرمەزارن تەنیا کاریان تەماشاکردنی دیمەنەکانە ئێمە کە دەمانبیست دەیانگوت ڕۆژی قودس و ئەم جۆرە قسانەیان دەکرد کەسی ئێستا هەمولایەک تەنیا خەریکی سیرکردن تەنیا دروشم و لێدوانە هەموو ئەمانە هیچ لە هاوکێشەکە ناگۆڕن ئەمریکا بە بەهێزی هاتۆتە ناوچەکەوە ئەمریکا پاڵپشتی ئیسرائیل دەکات ئەم پردە ئاسمانەی کە بۆ ئیسرائیلی درێژ کردوتەوە وای کرد و وڵاتانی عەرەبی هەڵوێستێکی وایە نەبێت و هەڵوێستەکانیان هەڵوێستیش پرزە بێت تەنانەت ئێرانیش کە لە نەتەوە یەکگرتووەکان گوتوویەتی ئێمە دەسوەردان لەم جەنگەدا ناکەین ئەگەر ئیسرائیل دەست درێژی نەکاتە سەرم ئەمە باشترین بەڵگەیە لەسەر ئەوەی هەموو دەستی خۆی دەکشێنێتەوە خۆیەوەش دەزانن ینی لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووداوە دوو جار مقاومەی ئیسلامی هێرش دەکاتە سەر بنکەی عین ئیسا کە بنکەی عین ئەسەد کە بنکەی سەربازی ئەمریکایە لە عێراق ینی پێتان وایە عێراق ویستی هەیە بۆ پشتگیریکردنی فەڵەستین بە شێوەیەکی پراکتیکی یاخود عێراق لەم جەنگە تێوە دەگلێت ئەمە تەنیا بۆ هێنانە خوارەوەی تاکێک بێ ڕەنگە هیوادارم من ئەوە نەبیستم کە ڕێکەوتنێکێ لە نێوان نەتەوە یەکگرتووەکان و ئەو لایەنانە تاکو ئەم حکوومەتانە دەستەوەستان دەرنەکەون ئەو حکوومەتانەی هەمیشە دروشمیان بەرز کردوتەوە و قسەیان کردووە و کەچی ئێستا لە پشت پەردەوە شتێکی تر دەگوزارێت ڕەنگە لێرە و لەوێ موشکێک هاوێژرا بێت بەڵام ئەم شتانە ئیسرائیل ناوەستێنن بەڕاستی ئەمانە ئەم وڵاتە ستەمکارە گرنگی بە موشک و درۆن و خۆپشاندان نادا زۆربەی وڵاتانی جیهان قسەیان کردو تەنەت ئەو وڵاتانی پشتگیری ئیسرائیلیش دەکەن خۆپشاندانی تێدایە بەڵام دەرەنجامەکە چییە؟ دەرەنجامەکە بۆ ئەو کەسەیە کە چەکی بەدەستە بۆ ئەو کەسە ئەوەیە کە هاوچەشەکان دەسەپێنێت بەڵام من وای دەبینم لەگەڵ حەماسدا ئەم شەڕە ڕەنگە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت و ئاراستەی دۆزی فەڵەستینیش بگۆڕێت کە ئێمە لە چەندەیە ڕابردوودا نەمان بینێ بێت بەڵام من ناڵێم ئەمە لە بەرژەوەندی گەلی فەڵەستینیدا دەبێت نیازێکەیە لایەن ئیسرائیلەوە بۆ ئەوەی زیاتر لە ملیۆنێک کەس بە ئاوارە بکات و بیباتە مصر و ناوچەکانی ڕوومادی عێراق و چەند وڵاتێکی دیکە ئەمە هەمویان بەڵگەن لەسەر ئەوەن کە ئەوەی حەماس کردوویەتی هەڵەیە نامەوێت بێهیوایی دروست بکەم کە ئەمە ڕخنەیەک بە زۆرێک بگرم بەڵام ئەوان بیریان لە دەرەنجامەکان نەکردوتەوە کاتێک ئەم هەنگاویان هاوشتووە هەموو لایەک شۆک بوون بەم هەنگاوی حەماس بەڕاستی وای دەبینم کە بیریان لێ نەکردوتەوە کەواتە ئێستا چی دەکەن ئێستا کاری دواتر چییە ئەم هەموو دیلەیان گرتووە کەواتە چی دەکەن دوای ئەمە حەماس وردەکاری هێرشەکە یاخود دوای هێرشەکەیان بەباشیدا نەڕۆشتە وەکو ئاماژەشم پێکرد ڕەنگە چەند وڵاتێکی مەزنی دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیانێ بەرژەوەندی خۆیان لەم شەڕەدا و بەرهێنان بکەن نەگەلی فەڵەستین یعنی بەرژەوەندی دێ بەرەفکیڤە بچن وەکی تەژێ ماژە پێکردی ڕۆژهەڵاتە ناوەڕاست گشتیتەوە وی شەڕیدا بەشدارە نەبچەکێ خوب بەلکو بگۆڕینە ڕەنگە سنوورە بە یعنی هەتا کوچبەرکردنە ملیۆنە خەڵکیش دێ ماژە پێکردی و کار سەر هەندێتکە خو مصری گوتی ئەم قەبیل ناکەین سنوور دەبێنە گۆڕتن یانژی بتنێ دەوروبەرین فڵستینی دە کاریگەریە ژێبینە سنوورەکان تەنیا لە چوارچەوەی کەرتی غەزە و حەماسدا دەبن ئیسرائیل نەیویستووە دەستدرێژی بکاتە سەر لایەنی دیکە هەرگیزیش نەیویستەوە بە تەواوی تەنانەت ئەو بزوتنەوەش بڵین بە زۆرێک لە زۆرەکان لە ناو ببات و
سەبارەت بە مححمود عباسیش ئەوان داوایان ئیسرائیل داوای لە هاوڵاتیانی باشوور کردووە کە بچنن بەرەو ناوچەیەکی دیکە ئەمە شواتای ئەوەیە کە ئیسرائیل دەیەوێت 40 کیلۆمەتری غەزا زیاتر لە 40 کیلۆمەتر داگیر بکات و نەخشەکان بگۆڕێت لەو ناوچەیەدا کەواتە نەخشەی ڕۆژهەڵات ناوەڕاست بەو شێوازە گەورەیە ناگۆڕێ بەڵام بۆ ئیسرائیل دەگۆڕێت لوبنان چەند ئۆپەراسیۆنێکی بسووکی ئەنجام داوە لە هەمان کاتدا ئوردن لە ڕێگەشە عەبدوڵڵاوە گوتیانە کە ئەوان نایانەوێ بچنە ئەو ململانەوەنە ئەو وڵاتە گەورانە کە پەیوەندیان بە دۆزی فەڵەستینەوە هەبووە هەمویان ئێستا هەڵوێستان دیارە تەنانەت لە سەرکردنەوەی دەواازەی ڕەفەحشەوە هەڵوێستێکی شەرمەنانەیە بەڵگەی ئەوەیە ئەوان بۆ خۆیان نایەنەوێت ڕۆڵێکی گەورەیان هەبێت تەنیا وڵاتانی کەندا ئێستا ڕۆڵێکی گەورەیان هەیە بە تایبەتی سعودیە و قەتەر چونکە پەیوەندی زۆر گەوریان هەیە لەگەڵ ئیسرائیل باڵێستخانەیان هەیە و ئەمەوا دەکات کە پەیوەندیان لەگەڵ حەماس زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بیتەوە سپاس دەکەم ئێستا ئەوەی کە زۆرێک لە وڵاتانی عەرەبی داوای دەکەنەوەی ڕاگەاندنی دەوڵەتی فەڵەستینە کە دەڵێن تەنیا دوو دەوڵەتی چارەسەرە بۆ ئەم کێشەیە پێتان وایە ئەمە تەنیا دروشمە؟ بەڵێ تەنیا دروشمە بۆ ئاساییکردنەوە و سارکردنەوەی هەست و سۆزی عەرەبەکانە بابەتی دوو دەوڵەت لەواتەی ئیسرائیل دروست بووە لە ئارادایە و باز دەکرێت بەڵام ئیسرائیل ناچێتە ژێر ئەو بارەوە ئیسرائیل تەنیا هەستاوە بە دامەزرانی کەناری خۆرئاوا و حکمێکی ئۆتۆنۆمی سادەی پێداون هەموو شتێکیش ئاماژە بەوە دەکات کە وەبەرهێنانێکی ئیسرائیلە هیچی دیکە نییە لە پێناو ئەوەی زەوێ زیاتر لە کەنار داگیر بکات و غەزە زیاتر داگیر بکات عەرەبەکان بە ناسنامە و ڕەنگێکی دیکەوە لەگەڵ ئیسرائیل کار دەکەن و هەستاون بەوەی تەنانەت ئەوانەی کاریش دەکەن لە کەنار ڕێز ئەحمەد سەرۆجی شرۆڤەکاری سیاسی بەغداد گەلمەدا بوون گەلێک سپاس بووە گەلێک سپاس بەڕێز سەرۆجی